نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بوونەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. ئازیزان خۆشحاڵیم چوارشەمەی کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. من بران مستەفام و بەرنامەکانی ئەمڕۆ 25 شوباتی 2026تان پێشکەش دەکەم. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە سێتەوە پێک هاتووە، هەر لە درێژەی حەڤەی شوبات و ناڕەزایەتی جەماوەریەکاندا قسە و باسێکمان دەبێت و زیاتر لەسەر ئەو خاڵە ڕادەوەستین کە بۆچی بە ئەنجامێک بە سەرکەوتنی خۆی نەگەیشتووە. لە پێشوازی 8 مارسدا قسە و باسێکی ترمان دەبێت و لەسەر تایبەتمەندی 8 مارسی ئەم ساڵ وە کۆبوونەوەیەکیش کە تۆڕی 8 مارس لە ڕۆژایان ڕابردوودا ئەنجامیدا تەوەری دووەمان دەبێت و وەک ئاگادارین کە لە کوردستانی ئێران 5 لایەنی سیاسی هاوپەیمانیەکیان ڕێک خستووە. لەم بارێشەوە کۆمنتێک وەرەگرین بزانین ئەمە چییە. ئێوەش دەتوانن بە سەرنج و پرسیار و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە ئەی خەنەڕوو لە کۆمنت ئاڕاستی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی ئازیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان هەرۆک ئاماژەم پێدا قسە و باسایەن ئیدامەی قسە و باسانەیە سەبارەت بە ناڕەزایەتی جەماوەریەکان لە کوردستان، حەڤەی شوبات و ناڕەزایەتیەکان تا ئێستا و هەروەها بۆچی سەر نەکەوتن. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ جەمال موحسین، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. جەمال موحسین، ئاوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئەم کاتتان باش، سڵاو بۆ ئێوە و بۆ بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤ. لە بگەڕێنەوە 15 ساڵ بۆ دواوە لە سەرەتای حەڤەی شوباتەوە هەتاوەکو 62 ڕۆژی دوای ئەوە کە
دەسەڵاتدارانی سلەیمانی بە سەرکوت کۆتاییان بەو ناڕەزاتی و هاتنە مەیدانی خەڵک هێنا. ئێوە لەوێ بوون، لە سەرای ئازادی بوون. بەر لەوەی کە بگەڕێ بچینە سەر تەحلیل و قسە و باسەکانی ترمان و هۆکاری سەر نەکەوتن، ئەمێ 15 ساڵ دواتر پرسم لە ئێوە کە حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر و ئەو هاتنە مەیدانە ئێستا چۆن هەڵدەسەنگێنن؟ ببوورە دەنگە قەتع بوو لە کوردستان مەبەستە چۆن هێڵە سەنگین خودی ڕووداوەکانی ئێوە حەڤەی شوبات و ئەو بزوتنەوەی حەڤەی شوبات و 62 ڕۆژی داهاتوو چۆن هەڵەسەنگێنن 15 ساڵ دواتر؟ دەستخۆش من سەرەتا بڵێم کە ئێمە لەو پەیوەندەوە هەرماوەیەک دوای حەڤەی شوبات و بە تایبەتی دوای سەرکوتکردنی لەلایەن دەسەڵاتدارانەوە ئێمە مەکتەبی سیاسی حیزب با بڵێین ناملکەیەکمان بڵاو کردەوە کە تایە لەوێ خاڵە لاوازەکانی و بەهێزەکانی و بەرحاڵ چۆنەڵی ئاوردانە و کۆبەندیەکمان کرد لە حەڤەی شوبات کە بەشی زۆری تا ئێستا باقیە ڕەنگە بە بۆنی گۆڕانکاریەکەەوە کە لە 15 ساڵی دوای ئەوەیە بووە هەندێک مەشاهیدی هەندێک مەسەلا گۆڕانی بەسەرهاتی بێوکۆ هێز هاوسەنگی نێوان حیزبە سیاسیەکان و لایەنەکان هێز هاوسەنگی نێوان جەماوەر و قڵشتی نێوان جەماوەر و دەسەڵات ئەم جۆرە مەسائلانە. بەڵام ئەوەی کە بڵێن بە هەر حاڵ خۆی حەڤەی شوبات ئەوەی کە بە حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە ناسرێ لە چوارچێوەی هەلومەرجێکی ناوچەیە بوو کە بە دوای شۆڕشی میسر تونس و میسر و ناوچەکەی ئەوکە پێی ئەوترا با بڵێن پێوترێ بەهاری عەرەبی لە بەرامبەر با بڵێن قەهر و سەرکوتێکی بێ پەردەی دەسەڵاتەکە بۆژوازیەکان لەم ناوچانە و بە بۆنەی تووڕێی خەڵک و بێزاری خەڵک و نەبوونی ژیان و دابین نەبوونی ژیان و ئەم جۆرە شتانەوە خەڵکی لە هەمێکی لەمە وەرگچکە لە کوردستانیشە بە دوای چەندین ساڵ لە دروستبوونی حکوومەتی کوردی و ئەوەی کە پێیانەوت خۆیان حکوومەتی خۆماڵی خەڵک خۆش باوەڕەکەی بە مەڕەویەوە وەڕەوی بۆوە بە سوود وەرگرتن لە فەزا و وەزعیەتێکی جەوێکی کە شۆڕش و ئەوانە سەری هەڵدا بوو لە منتقەکەەوە گوتم خەڵکی ناڕازی کوردستانی چاتنە مەیدان و پزیسکەکەی لە ڕۆژەوە دەستی پێکرد با بڵێن ناڕزایەتەکە دوایی بەردەوام بوو شێوازێکی تری بەخۆ گردەگە دەرفەت بێدەینە سەرەوانە تاکو ئەو 62 ڕۆژەکە بەردەوام بوو یعنی لە هەلومەرجێکا بوو کە خەڵک ئێمە تعبیرێکمان بەکارهێناوە هەم لەو ناملکای هەموو لە ئەدەبیاتمانە بۆنی بە شۆڕشەوە کردبوو ئەگەرچی خۆشی لە وڵاتانە لە هەندێکی نەگەشت و لە نیوە ڕێگا لە بادبرا و بەسەرکەوتن نەگەیشت بەڵام ئەو فەزای وای کە کە تەسیر لەسەر خەڵکی ناڕازی بکات لە کوردستانە تایبەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە هیچ خۆش خەیاڵ و باوەڕێکی بەوە نەما بوو بە تایبەت حزابی سەرێکی دەسەڵاتیشێتی و پارتی خواست و ژیان و ئاواتەکانی ئەوان بێنێتە دی و بەم جۆرە هاتنە مەیدانی خەڵک زیاتر خۆی لەم بزوتنەوەیە دەرباز کرد یا جیا کردەوەەوە هاتە مەیدانی ئەوە و خەڵک لە بەرامبەر دەسەڵاتە ئیتر شێوازێکی تری بە ئاشکرا ڕاگەیان کە ئێمە لە ئێوە نین و ئێوە لە ئێمە نین سەر بە دوو چینی دیاریکراوین ئێوە چینی کەمێنەی کۆمەلگای پڕپار و پول و سەرمایەدارانن ئێمەش خەڵکی زۆرینەی کۆمەلگا و هەژاران و دەستکورت و خەڵکی کرێکار و زەحمەت چێشی وەم جۆرە ئێمە چارە نووسمان وەک یەک نییە و خەڵک لەبارەوە هاتە مەیدان ئەمە چوارچێوەی هاتنە مەیدانەکەی بوو بەڵام طبعاً هۆکار زۆرن کە بۆ بە سەرکەوتن نەگەیشتووە شکیلاتی چی بۆ ڕەنگە خراپ نەبێ خەڵک دووبارە جاری چکە ئەو نامیلکەی ئێمە کە هەلو ساڵایە دەرچووە بەسەر بکاتەوە چکە زۆر بە دوور و درێژی باسمان کردو بەڵام باشەوە سەبارەت بە حەڤەی شوبات بەڵام بە دوای ئەوە ناڕەزایەتی جەماوەری لە کوردستانە زۆر بووە هەر لە 2014ەوە لەگەڵ نەدانی موچە و یان چارەکە موچە و یان دواکەوتنی موچەوە ناڕەزاتی بەردەوام هەبووە هەتا وەکو ساڵانێکی ڕابردوو مامۆستان 5 مانگ مانیان گرت نەچوونەوە بۆ ئێوانەوتن و قوتابخانەکانەوە ئەمە بێنە سەر و خاڵی کە بۆچی ئەم ناڕەزاتیانە نە لە حەڤەی شوباتە و نە لە دواتریشدا هەتاوەکو ئێستا ئەم 15 ساڵی ڕابردوودا ئەگەر لێرە و لەوێ نەبێ کۆمەڵی دەستکەوتی هەندێک دەستکەوت هەبووە بەڵام بە گشتی بەو ئامانجانە نەگەیشتون کە لە پێناوی هاتبوونەتە مەیدان بۆچی؟ خۆی ئەبێ لە پێشا هەر لە پرسیارەکەشتا وایە بە دوو بەش وەڵام بینەوە بەشێکی حەڤەی شوبات خۆی بۆچی نەگەشت بە ئەو ئامانجانی بۆی هات بۆ مەیدان خەڵک با بڵین هەڵبەت هۆکار زۆرە بەڵام سەرێکی ترینی ئەوە بوو خەڵک
وەکو لە بەشی پێش قسەکان ماوەتەم خەڵک چارەنووسی خۆی و ژیانی خۆی لەوان جیا کردبەوە لە بەتایبەتی لە دوو حیزبی دەسەڵاتدار و ئەوانەی لە بازنەی دەسەڵاتی ئەوانە بوون بە دروست ئاڵی ئەوانی نەوی کرد ئاڵی ئەوانیدا لە عەرز بەڵام لەو وەختانەیە کە بزوتنەوەیەکی تر بە هەمان دیدگای ناسیۆنالیستیەوە بەڵام لە چوارچێوەی گۆڕان خوازی و گوایە چاکسازی و ریفۆرم و شتی لەم بابەتانەوە هاتبۆ مەیدانەوە کەویش بزوتنەوەی گۆڕان بوو ئەگەرچی لە سەرەتاوە ئەو خەڵکەی بەگوێرە شێوان و ئەوانە لە قەڵەمدا بەڵام دوایی بە فرسەتی زانی بۆی دوو هەدەف دوو ئامانجی خۆی بپێچێ بەداخەوە کە یەکێکیانی ئەوە بوو ئاڵای خۆی کە دیسان ئاڵای کۆلایەتیشی ناڕازی بوو لە دەسەڵاتیشیتی پارتی هەر هەمان ناسیۆنالیزم بوو ئەو باتە دەستی جەماوەری ناڕازی و بۆی چوە سەر بەوە کە ویستی ئاسۆی خۆپشاندانەکان بگۆڕێ بۆەوە کە ویست بەرنامەکانی لە ئەنجومەنی سەرا بگۆڕێ بۆەوە کە تەنان دیاری بە خواستەکانی خەڵکو و تەنان دروشمەکانەوە کرد یعنی لە خۆوە ئەگەرچی ئێمە من خۆم لەوێ بووم هەندێک هاوڕێی تری حیزبیش لەوێ لە نێو ئەنجومەنی سەرایە بوون بەڵام هەندێک هاوڕێیانی تری کۆمونیست و سۆشیالیست و حتا بە شێوەیەکی گشتی چەپ لەوێ بوون ملمان بۆ شتانی ئەوان نادا ئێمەش هەوڵ پلاتفۆرمی خۆمانەدا دروشمە خۆمانمان هەبوو بەڵام بەداخەوە ئێمە لە بە حکمەوەی کە ڕێگێکی واقعی و کۆمەڵایەتی ڕیشەییماندان و کتاب لە پێش خودی خۆپشاندان و هەستانەکانی خەڵک لە حەوی شوباتەوە نەمانتوانی ئەمە بکەین پلاتفۆرمی کولی ئەو جوڵانە و ناڕازاتی خەڵکی و بزوتنەوە جەماوەریکە هاتبووە پێشەوە ئەو بەجێی خۆی و باسێکا کرێ وەختێ بەڵام گۆڕان ئەم هەدەفەی بۆ چوە سەر لەلایەکەوە لەلایەکی کەشەوە زۆر بۆی گونجاو بوو لە وەختەیە کە دروست بوو بۆ چەند دەنگێکیە نابوو تەلەڤیزیۆنێکی بەدەسەوە بوو ئەم ناڕەزایەتی خەڵک بەدەسەوە بگرێ بۆی بیکا بە فشارێک بۆی بەش و شتێکی زیاتر لە دەسەڵاتە بەرێەوە بەداخەوە بۆی چوە سەر و ئەمەی کرد یعنی بەم جۆرە ئەمە زۆرفی سەرێکی بوو زۆرفێکی تری خەڵک ئەوە بوو کە بەڕاستی ئەزانین چۆن خەڵک ڕێکخراو نەبوو بە معنای ڕێکخراوی سەربەخۆ لە ئەحزاب و بیرۆڕای ناسیۆنالیستی و ئیسلامیەکان و ئەوان چونکە بزوتنەوەی کرێکاری جوڵانەوەی کرێکاری و خەڵکی کرێکار بە تایبەتی لە ناوەندە ڕئیسیەکانەوە لە ناوەندە پیشەسازیەکانە نەهات بۆ پێشەوە و ڕیزی کۆمونیستەکان لە نێو خەڵکی کرێکاری ناڕازیە لە پێشەوە نەبووین کە لە پێشەوە نەبووین نەمانتوانی ئەمان پلاتفۆرمی خۆمان بنە پێشەوە ئەم زوعفی ئەم لاوازی ناڕەخراو بوون و کەمی ئەم ئاسۆی نەبوونی ئەم ئاسۆ بەسەر ناڕزایەتەکەی وای کرد کە ئاسانتر بتوانێت لەلایەن ئەم باڵی تری ریفۆرم خوازی لە قەوسا بۆ بۆژوازی ناسیۆنالیستی کوردەوە ببرێەوە خەڵکەکە پەرتەوازە بکەوە بوو لە هێشتا ڕۆژەکانی ئەخیر بوو ڕاستیکە هێشتا مەسەلەی سەرکوتوانە ناتوەدی بەڵام ئەوان دروشمێکیان بەرز کردەوە کە ئێمە ڕەفیقەکانمان لەوێ دژیم دروشمە بووین کە هەمان دروشمی ئەرحەلیان بەرز کردبووە ینی ئەبێ بڕۆ بەڵام خۆ هەرەوە کافی نییە ئەمە وەختە لەوێ وتمان ئەوەوە کافی نییە خەڵک ببن دەسەڵاتە بڕوە خوا بێ بزانێت دوای دەسەڵات چی ئەوێ چی ئەوێ کە ئەو وەختە کەسێک کە خۆ نیشاندا بوو خۆی فەرزەکە بەسەر ناڕزایەتەکانەوە کوتم گۆڕان بوو بۆ لەوان کە باشترنی و بینیشمانەوە تا ئێستا سەرباریەوەی کە بەو پۆپلکانی ناڕزاتی خەڵکا خۆی گەیانە دەسەڵات و پشتی زیاتری بەر بەڵام خۆشی تووشی شکستی ڕێکخراوەی سیاسی پەرپەربوون هەموو شتێکەوە بەجێ خۆی بەم معنام زوعفان و لاوازیانەوەی کرد بەڵام بەدوای ئەوەشان ناڕزایەتەکان دەزانین چۆنە ئەو ڕێڕەوەی کە خەڵک جیا بۆ چارەنزی خۆی جیا کردەوە لە دەسەڵات درێژەی کێشا چونکە خەڵک ئاستێ لە هوشیاری چینایەتی ئەوەی کە ئێوە لە شوێنێک و گەڕک و ماڵەکانی ئێوە شوێنێکی ترە گەڕک و ماڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و مناڵەکانی ئێمەش جیاوازن لە ئێوە ئەم جیاوازێ دەرکردن بەم جیاوازێ چینایەتیە و ملنەدان چیتر بەوەی کە فڕۆفشاڵی حکومی خۆماڵی ئەوانە ناخوا خەڵکی گەیاندە ئەوەی کە یعنی بەڕاستی خەڵک ئامادە بوو هەردانگرێتە خوار وەکو بینیمە لە چەند ناڕزایەتیە خەڵک هەوڵی پەلاماردانی دام و دەستگاکانی سەر بەوانیەدا وەکو بینیمان لە کەلار و گەرمیان و ئەوانە بینیمان لەسەر سایق بینیمان کە تەنان بۆ ڕۆژێک شوێنی دەسەڵات هەر لە دەست خەڵکا بووە ڕایان ماڵی بابڵین بەڵام خەڵک دیسان نەیزانی ئەکە باشەگەرەوانی لێ نەبوون چێ بێ ئەو ئەنجومەن شورا واقعیانی خەڵکی کە وەکو نوێنەرانی خەڵک بتوانن ئەم کارە بکەن دەسەڵاتی خۆیان شوێنەکانە بگرنە دەست بەسەر داهاتی هەر شوێنێکا کە لە دەسەڵاتی ئەوانابی بیگرن و بتوانن ژیانێک بۆ خەڵکە دابین بکەن یعنی بە معنایە دەسەڵاتێکی جەماوەری ڕاستەقینە لە بنەوە دروست ببێ ئەمە لەلایەک و لەلایەکیەوە هەتا ئێستاشی لەگەڵا بێ
خاڵی هەرە لاوازی ناڕزایەتەکانی ناڕزایەتە جەماوەریەکانەوەیە کە خاوەنی ڕخراوێکی جەماوەری سیاسی نییە. جەماوەری سیاسی بە چ معنای؟ جەماوەری سیاسی بەو معنایی کە هەموو خەڵکانێکی ناڕازی ڕابەرانیان هەڵسوڕاوانیان لە ڕیزی پێشەوەی بن و ئەوەی ئەوانەی کە با بڵێن لە مامەسایانە لە ناوەندە جێجیەکانە لە کرێکارانە خەڵک بە قسەی ئەمان دێتە سەرجادە یان ناڕزایەتی دەڕەبرێ ڕادێ لە یەکگرتووی لە هەر شێوازێکاوێ لە دەستەیە بێ لە گروپا بێ و لە خۆی پیشانەدا ئەمانە ڕێکخراوێکی جەماوەری بن بەڵام سیاسی بە چ معنایەک سیاسی ئاسۆی ئەحزابی ناسیۆنالیستی ئیسلامیەکان وەلا بنێن ئاسۆیەکی تر شێوازێکی تر لە کار بێنە پێشەوە کە ڕووی لە ڕاماڵی ئەم دەسەڵاتە بێت چکە خەڵک بەخواست گەیشتووە بەوەی کە ئەم دەسەڵاتە ئیتر لای ئەو ئەهمیەتێکی نەوە بێ بڕوە بەڵام ئێستا ئەم بزوتنەوەی لە سەرجێژەی ئەوەیە کە باش ئەگە بڕوە ئەی بەدیلەکەی بێت چێ بێ ئەگەر ئەو بڕوە خەتەری هاتنی ئەحزابێکی ئیسلامی بە پشتیوانی حتا نێودەوڵەتی و ناوچەی بە تایبەتی بەتا خەڵک تەجروبەی فەرزکردنی حکومێکی ئیسلامی داعش ئاسا لە سووریا بینێ بە پشتگیری تەواوەتی بە تایبەت ترەمپ و هاوپەیمانەکانی چۆن هاتوون سەر حکوم یعنی ئەم مەسەلەیە ئەوەی کە تۆ دەسەڵات وەلابنی بە تەنها کافی نییە خەڵکە بێ ئامادە بێ بۆی کە باش بەدیلی دوای ئەوە چیە کە بەڕایمە بەدیلی دوای ئەوە دەسەڵاتێکی ڕاستەقینەی جەماوەریە کە بتوانێت نوێنەراتی خەڵک دابین بکەوە خەڵک خۆی هەم بڕیاردەر بێ و هەمیش بتوانێت بڕیارەکان جێبەجێ بکە بمعنات لە بنەوەی کۆمەلگا لە خوارەوە دەسەڵاتی خەڵک دابمەزرێت کە ئەم ڕێکخراوەیە بەم معنایە سیاسیە ڕووی لەوەیە کە شێوازی دەسەڵات بگۆڕێ لە دەسەڵاتێکەوە کە فەرزەکرێ بەسەر جەماوەری خەڵکی کرێکار و زەخمی کێشەوە و ئەحزابی میلیشیایی باڵا دەستیان بەسەریا هەیە بگۆڕێ بۆ دەسەڵاتێکی خەڵکی لە بنەوە کۆنتترۆلی هەموو شتەکان بکە ئەمە لاوازیەکە کە ئەیبینی مامەسا بایکۆتەکە ناڕزایەتیەکەن سەر ڕێگاکان نەگرن لە هەندێک شوێنە بەهێزە توان بکو نمونەی خۆپشاندانی پێنجوێن کە کاتی تریش باسمان کردووە توانیان ئەو فەرزکەن بەسەر دەسەڵاتە کە کارەبایان زیاتر باتێت لە شوێنەکانی کە دەورانی پێشوو هەموو ئەمانە نیشانێدا خەڵک تا ئاستێک هێزێک نیشان بدە شتێکی باشتر و زیاتر ئەپچڕێنێت بەڵام ئەمە ڕووی لەوە نەبێ ڕووی لە شێوازی دەسەڵاتدارێتی لە وڵاتە نەبێ حکومڕانێتی و گۆڕینەکەی نەبێ ناتوانێت بەسەرنجام بگە بۆیە بینی چێتە جێگایەکە و لەو جێگای ئەوەستێ لەبەرەوەشە کە ئێمە وتومانە ئەگەر جارێکەڵین بایکۆت و خۆپشاندان و ناڕزایەتیە بێت 100 جار تەکیید لە ڕێکخراوبوون بکەینەوە بەڵام ڕێکخراوبوونێکە ئامانجێکی سیاسی ڕۆشن هەنگاو بە هەنگاو چۆن ئەمانەوە لایەنێ دوای ئەوە چۆن دەسەڵاتی خۆی جێگیرەکە دوای ئەوە چۆن دەسەڵاتی خۆیە پارێزێ چۆن ئابووری بابڕەوەی کاتە ئابووریکی هاوبەشی هەرۆزی بۆ جەماوەر و سەیتەرەی هەموو مەسەلەیەکی ئابووری لە کۆمەلگا لە دەستی ئەم دەسەڵاتە جەماوەریە بێ بەڵێ ئەم ئاماژەت پێدا هینی ناسیۆنالیستەکان و ئیسلامیەکان زاڵ نەبێت بەسەر بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریەکاندا ئێستا چۆنی دەبینیتوە چارەسەری ئەمە چۆنیە چۆنی ئەم بۆنی شۆڕشەی کە لە حەبەی شوباتە هاو ئەگاتە شۆڕش خۆیە بێەوە بڵین کە ئەو کاتە فەزای من ناوچەکە بەگشتی فەزایکی ئەگەر بە تەحەفوزۆ بڵم شۆڕژێڕانە بوو یعنی گڕووکفی هەستانی جەماوەری بوو بە معنای واقعیەکەی جیاوازە ئێستا نییە ئێستا ئەم دەورانەیە دەورانێکی شۆڕژێڕانە نییە خەڵک بێئومێد کراوە لە ئۆپۆزیسیۆنی بۆژوازی بێئومێد بووە یەکێ بوو تا دوێنێ حەڤەی شوباتی بەکارێنا بۆی بچێ پشتی زیاتر بکە یەکێ بوو کەوتە دابشکردنی بەرمیلێنە و دوو ئاو ئەوانە و تەنانەت فڕۆفیشاڵی سیاسی ئەوی لێدا لافی سیاسی ئەوی لێدا کە دەسەڵات بەم جۆرە ئەگۆڕێەوە ئیتر حکومت لە دەست ئەواناوی کە چێوە تا ئێستا بینی لە پاڵ هێزێکی تری دەسەڵاتە پلاتفۆرمی مشتەرەک دەرەکەن و بەم ناوەشە دیسانەوە خۆشخەیاڵی بڵاوەکەنەوە بۆی کە ئەمان بەتەنیاتوان حکومت دروستکەن کە ئەوە بێزگە لە خەیاڵێکی ناواقعی و دۆنکی شۆتانە هیچی تر نییە ئەمە لە لایەکی تریشەوە یعنی ئەمە وای کردووە کە خەڵک دەورەیەک لە ناومێد بوون لە مەهێزانی خۆیانەوە ئۆپۆزیسیۆن کە ئێمە بە دروستەڵین ئۆپۆزیسیۆنی بۆژوازی چکە بۆەوەکەن کە هەمان سیستم و
هەمان بەڕێوەبردننی کۆمەلگا بەڵام لە دەستی کەسانێکی تر و گۆڕینی کۆمپانیەکان بۆ کۆمپانیای تر ئەیبرن بەڕێوە لەمە زیاتر نەبووە ئێمە هەمیشە مەمان وتووە بۆی خەڵک بێ ئومێد بۆ لە ئەمانە و حتا بۆ وێزانەوە کە بە ناوی ئیسلامیەوە لە عێراقایە لە کوردستانە ناڕزاتی دەربڕن خەڵک هیچ جۆرە ئومێدێکی بەمانە نییە و هەلومەرجەکەش خۆی هەلومەرجێکی خەڵکفان و با بڵین ناڕزایەتی زۆر فراوانی گشتگیری جەماوەری وە سەراسەری نییە یەکێکی کە لە زوعفەکانیشی ئەمەیە بەڕاستی سەراسەری نییە بۆ معنایی وەختێک مامۆستا دێتە سەرجادە خۆ بۆ خواستێکی چۆنەڵێ پەتی پیشەیانی خۆی نایەتە سەرجادە بە تەنها بۆیتە سەرجادەش بژێوی دابین ببێ بە معنایەک ئەگەر ئەو قوتابخانەکان سەرکەوتوو بێ ڕۆڵەی خەڵکی کرێکار و زەحمە چێشیش خوێندنەکەی سەرکەوتووە بێ کەچی بینی مامۆستا دێت بە هەزاران کەسیشی لە قووەتی خۆیان لە هێزی خۆیان بە هەزاران کەس دێنە سەرجادە و خۆپیشاندانی گەورەشەکەن ئەمە نابێ بە جوموجۆڵێکی سەراسەری فەلەج بخاتە کۆمەلگاوە لێرە ئەوە ڕاگرم ئەو بڵێم کە تەنانەت لە هەندێک چاوپێکەوتنی لێدوانی مامۆستانەوە بیست بوو کە دایک و باوکی قوتابیان کە لەوانە وتنەوە بێبەش بوو بوون بەپی پێویست نەهاتنە پشتیان خواستەکانی مامۆستایانەوە ئەزان چۆنە ئێزگار بەو هینە نییە بەو مطلقیە با بڵین بەڵام لەچکە لە کاتە هەبوو خەڵکی زۆر بوو لە هەتا لە خۆپیشاندانەکانە ئێمە خۆمان کە بووین یان خەڵمان دیوە یاخود لە تەلەڤیزۆنەکان هەوتوێتی من فەرمانبەرم نەمامۆستان بەڵام هاتوون بۆ پشتیوانی لەمانە ئەوەشی تیا بوو بەڵام گشتگیر نەبووە یعنی تۆ بێنە پێش چاوت مەسەلەن بۆ نمونە ئەگەر مامۆسایان بە دەیان هەزار کەس هاتنە سەرجادە باشە سەر وەختێک بوو هاتنە سەرجادە ئەگەر بۆ ئەمە چەندین ناوەندی پیشەسازی گەورە دایکستە یەک ڕۆژ چەند سەعات بەرهەمی ڕابگرتایە بیوتای بۆیە واکەین ئەمانە هاو چارەنووسی ئێمە هاوچینی ئێمە مناڵەکانی ئێمە پەروەرداکەن و فێ خوێنەواریانەکەن و گەورەیانەکان ئەگەر جوابیان پێ نەدرێتەوە ئەوە ئێمەش زیاتر دەستگاری چێشینەوە ئەخەر ئەگەر کۆمپانیا گەورەکان لە کار کەوتنایە و ڕابگیرانایە شارێکی وای دروستەکرد کە دەسەڵات بە ناچاری دابنیشێ لەگەڵ نوێنەرانی واقعی مامۆستایان و فەرمانبەران و خەڵکی ناڕازیە بەڵام سەیرەکەی ئەوە ناکرا من مەبەستم گشتگیرەکەی ئەمەیە لە سلێمانیە کرا لە شارەکانی کە ناکرا و سەراسەری نابوو بە هەر حاڵ باسەکە نەبێتە نابەمەیان لەم وەختەیە کە ئەم ناومێدیە هەیە لە ئۆپۆسیۆنەکان لەم وەختەیە کە پەراویزی پەرتەوازەیەک بەمبۆنەوە دروست بووە و هەلومەرجێکی سیاسی ناوچەی و حتا شەڕ ئامێزی و میلیتاریستیش لە ناوچەکە هەیە تا خۆتانە بینێ نەڕەشەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ئێرانوانە جەبێکی ناڕەحەتی دروست کردووە تەنان حتاوە تا حکوومەتی لە عێراق پەک خستووە دروستبوونی حکوومەتی پەک خستووە پەرلەمانی کوردستانەوە چەند وەختاوە خەریکە ساڵونی پێپەڕێ ناتوانن پێکی بێنن سەبەبی چییە سەبەبی ئەوان ژیانەوە بەم وەزعانەوە خۆیان بەستوتەوە ئەم شتانە خەڵکیشی لە جۆرە چاوەڕوانیە ڕاگرتەوە بەڵام بە بڕوای من ئەم دەورەیە کە ئێستا بە هەر دەلیلێکە فشارە جیهانیەکان بۆ سەر عێراق زۆرن لە مەسەلەی موچە و ڕێگە نەخستنی پەیوەندی نێوان هەرێم و ناوەندەوە کە تەبعاً موچە کوراوەتە قوربانی و بارمتەی ئەو مەسەلەیە بژێوەکانی خەڵک کراوەتە بارمتەی بەڵام ئەوە تا بڕیاری جیاکردنی باجە درێ باز لەسەر خوشتومەک و خۆراک و پێداویستی کە دێتە بینی چەند گرانی لە بازاڕەکانی گرتوتەوە و خەڵک تاسە ناتوانێت تەحملی ئەمە بکە بۆیە قابلی وێ لە گۆشەی جیاجیا و ناڕزاتیانە سەردەبێن و بێنە پێشەوە بەڵام گرنگترین شت لێرە ئەوەیە کە ئیتر ئەو ناڕزاتیانە بەو شێوازەی نابێ تەنها درێژە بە هەرجاری لە شوێنێکەوە با بڵین بڵقباڵ بێتە سەرەوە بێتە دەرەوە و لە شوێنی ترەوە نەبێت ئەبێ سەراسەری بێ ڕێکخراوێکی سیاسی جەماوەری پرشتی بکە بەرحاڵ ئێمە خۆمان وەکو حیزبی کۆمیتی کرێکاری زۆر خەوڵی جدیمانداوە بۆ ئەشیدەین وەکو بەشی لەم ناڕزاتیانە لەم کاتانەیە ناڕزایەتێکی واقعی بێتە دەرەوە لە ناو خەڵکەوە ئەمجار ڕووی لە دەسەڵات بێ و ڕووی لەوە بکە بەڵێ جا ئیتر نوری دەسەڵاتی خەڵکیە کە شێوازەکانی وردەودە لە بنەوە بێ دروست ببێ بتوانێت ئەوە بکە ئەگەر ئەم بەم جیاوازیەوە تەمەشای ناڕزاتی ئێستا لە هی حەوی شوبات بکەین ئێستا کامەڵبوونێکی بەخۆی و بینیوە
پشتی لە پشتێکە ئاوڕێداتەوە ئەزمموی حەڤەی شوباتی هەیە خاڵە لاوازەکانی دیارە ئەزانێت چییە بزوتنەوەی کۆمونیستی جوڵانەوەی کرێکاری زانێ خاڵ لاوازەکانی چیەکە یەکیشکە لەو مەسەلانەوەی بەڕاستی بەهێزبوونی کۆمونیزم وەک حیزبی سیاسیە تەحەزوبە ئەگەر خەڵک هەموو لایەنەکانی کە بزوتنەوەکانی کە ئەحزابی خۆیانیان هەیە یەک حیزبێکی تاکە حیزبێکی سیاسی لە مەیدانی ساحەکە و لە مەیدانی حەڤەی شوباتە کە ئێمە بوون شێوەیەکی ترمانە خستە بەردەمی ناڕەزاتیەکان دروشمی ترمانە خستە بەردەمی پلتفۆرمی ترمانە بوو ئەمانویست ئەم فکرانی کە من ێستا وتم دەسەڵات لە خوارەوە شکڵ بگرێ باسمانە کرد ئەگەر خەڵک لەگەڵم حیزبە باتنا ئەگەر خەڵک باوەڕیان بەوە هەیە بەم جۆرە دەسەڵات وەلا بنرێ و ئەم جۆرە لە دەسەڵات بێتە پێشەوە بەڕاستی ترەوی لە دەروەم حیزبە نەبن خلافی تشیان هەیە بین لەگەڵم حیزبە بن مەجای ئەومانە هەر هەیە پێکەوە ئەم خلافە بەڕێڕەوی دروستکردنی هەلومەرجێکی شۆڕژگێڕانە بۆ ئاڵوگۆڕی شۆڕژێرانە لە دەسەڵات و دوایی کارکردن بۆ دابینکردنی دەسەڵاتێکی جەماوەری شوورایی و لە بنەوەی خەڵک دابین بکەین بەڵام ئەمە بە ئەحزابی سیاسیەکرێت ئەم حیزبەی ئێمەش تەعانەمە مەسلەیەکە هەمووکو خواست و بانگەوازێکە بۆ خەڵکی کە بین لە دەورێ حیزبە بن هەمیش بۆ خۆمانە وەک حیزب ئەبێ لە هەوڵی ڕیشەداخوتینی زیاترابین جەماوەری بوونەوەی زیاترابین و ئەم باوەڕ بەخۆبوونە لە نێو جەماوەری کرێکار و زەحمی کێشە چەوکین کە ریزەکانمان بتەوتر بێ وەختە ئاسانتر توانین پلتفۆرمی شۆڕجێڕانە بین بە ناڕەزایەتیەکان و بە سەرنجامی بگەینین دیارە ئەمە مەسەلەیەکی جددی و موهیمە بەڵام حتمما من نامێت کاتی بەرنامەکەتان بەڵام من هەر وچمەوە بڵێم کە بزوتنەوەی جەماوەری بە شێوەیەکی گشتی ئەگەر لێم قوبوڵ بکەن لە بینی قەوسێکە هەتی و کەوتووە بە معنایەوەی کە خاوەنی ئەم جۆرە لە پلتفۆرم و ئاسۆ و حیزبی سیاسی نیە و بێ بەبڕوە من ئەمانە لە بەردەمی خۆیان وەکو ڕێگریەک هەڵبگرێ تاکو بتوانێت بەرەوە ئامانج و ئاسۆی بەرێکە باسم کرد تەوان ئەمە ئەرکی خەڵکێک نییە لە دەرەوەی ئێمە بڵێنە بێت چێ و خەڵکە ناڕەزایەتیەکان وا لێ بکە و هەڵسوڕاوانە بێ بچنەوە بکەن ئەمە ئەرکی کۆمونیستەکان ئێمە هەمومانە هەر کەسێکە بەم جۆرە بیرەکاتەوە ئەم دەسەڵاتە وەختی نەماوا بێ بڕوا دەسەڵاتێک ئازادی خوازی یەکسانی خوازی باشبوونی ژیانی کرێکاران و ئەوانە لە خوارەوەی تەمین بکاتوانێ بێ لەگەڵ ئەم پرۆژی ئێمە بێ وا متوانین ئەو کار بکەین بەرحاڵ ئێمە دەرگامان کراوەیە بۆ هەر کەسێک کە بم ئامانجەوە بێ لەگەڵمانە بێوە بتوانین ئەگەر لەگەڵ حیزبی ئێمە شاوەکو ئەندام و هەڵسوڕا و کادری حیزب نابێ ئەتوانین لە هەر گۆشەیەکەوە بۆ هەر مەسەلەیەک پلتفۆرمی جەماوەری یەکگرتووی جەماوەری دەستەکانی جەماوەری ئەمانە دروست بکەین و ئەگەر وانە بێ لە پاڵدەستی ئێمە ئەو بەدی لێ خۆی قوتەکاتەوە مەبەستم لە پاڵ خەڵکی ناڕازیەوەیە خۆی قوتەکاتەوە ئەمجار باڵێکی تری ناسیۆنالیزم باڵێکی تری ریفۆرم خواست ئیسلامیکی بڕێ نەرمتر و شتر خۆیان وتنی سەرنجام ناڕزاتی خەڵک بەکوێگە خۆ ناتوانێت بگاتە ئامانجێکی واقعی کە خودی حەڤەی شوبات بۆەوە هاتە مەیدان کە ئیتر پارۆکو لە دەستی دەسەڵاتان نەبێ و بەدەستی خەڵکەوە بێ ژیانی خەڵک تەمین بێ ئازادی خوازی بێتە مەیدان خەڵک یەکسان بێ لەگەڵ یەکترا ئەگەر بە شوێنم خواستانەوەی ئەوەیە بێ لەگەڵ پلتفۆرمێکی کۆمونیستی یاخود هاوبەشی وایە بین کە بۆ ئامانجەمان کورتی کەمەوە ئاخر پرسیار واتە وێڕای ئەم فەزای جەنگ و ئەوەی کە هەیە ئێستا لە ناوچەکە وێڕای ئەم ناومێدی کە باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگادا وێڕای ئەم دۆخە سیاسی کە تر ئێستا زۆر جیاواز لە چاو ڕابردووتە هێشتا دەرفەت لە بەردەمی بزوتنەوەی ناڕەزاتی جەماوەریەکاندا هەیە بەسەرکەوتن بگات بەڵێ هەیە بە دڵنیاییەوە هەیە تا ئەو کاتەی بێمافی هەبێ تا ئەو کاتێک خەڵک بێموچە بکرێ بە بەرچەوە ئەشبینەیە کە خۆیان بە ملیار ناڵێن پارە مە ملیارەها دۆلار مەبەستمە ناڵێن پارە تا ئەو کاتەی کە ئەبینیت سیاست لەم وڵاتە ئەوان دابینیەکەن و بۆیان هەیە تەنانەت بڕیار لەسەر تەختەخەوەکەشت بدەن بۆیان هەیە بڕیار لەسەرەوە بن چەند تەزوی کارەبا بەکارێنی چەند خۆم ئاوە خۆیتەوە ئەو هەتا ئەمانە بەبێ ناڕزایەتی هەر هەیە و هەر جارە و لە شوێنێک لە شێوازێکی خۆی نوێنێ خۆ تۆ کاتێک لە ناو خێزانی شاردانیشیت خێزانێکی چەند نەفەری و لەگەڵ ماڵە دراوسێ و کەسوکارە کەشتایی ئەگە 15-20 کەسیش بن وەکو شێوە گروپێکی یەگرتوون کە پێکەوە دەردەدڵی ناڕزایەتیەکەن تەنانەت باز لەواکەن ئەی چ بەدیلێک ببێ
بۆی وان نییە ناڕزایەتی چوو بێتە دواوە بەڵام هەر جارە شێوازی لە خۆی نیشانەدا ئەرکی ئێمەوەیە کۆمونیستەکان بۆ هەڵسوڕاوانی ناڕازی خەڵکانێک کە بەدڵ سۆزانە بۆ ژیانی خەڵکتیە کۆشنەوەی کە ئەمە ڕێکتر بخەین و بیکەین بە هەناوی ڕێکخراوێکی سیاسی جەماوەریە کە باسم کرد ئەو سەرەکەی بۆی دانابێ نەک هەر دەسەڵات وەلانێ بگرێکارەکە بۆ بنیادنانی دەسەڵاتی جەماوەری لە خوارەوە. جەمال محسین ئەندای مەکتەبی سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن و بە هیوام توانی بێتمان پەیامەکەمان بگەێنی. زۆر سپاس. ئازیزان وچانێکی کورت و پاشان لە پێشوازی 8 مارسە قسە و باسێکی کورتمان دەبێت لەگەڵ نەغەدە عوسمان و لەگەڵمان بمێننەوە. لە پێشوازی 8 مارسە بەردەوامان دەبێت و قسە و باس دەکەین لەسەر لایەنە جیاوازەکانی ئەم ڕۆژە ڕۆژی خەبات لە پێناو یەکسانی هەمەلانی ژنان و پیاوان. ئەمڕۆژ چالاکوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان نەغەدە عوسمانمان لەگەڵدایە. نەغەدە عوسمان ئێوارە باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارە ئێوەش باش سپاس بۆ ئێوە. 8 مارسی 2026 چۆنی دەبینن؟ تایبەتمەندی ئەم 8 مارسی ئەم ساڵ چییە؟ 8 مارسی ئەم ساڵ واتە ڕۆژی یادی ڕۆژی جیهانی ژنان لە هەرێمی کوردستانەوەتە لای ئێمە لە شاری سلێمانی بە هیواین بە شێوەیەکی جیاوازە ساڵەکانی کە یادی بکەینەوە بە کۆمەڵێ چالاکی کە هەروەها دروشمی ئەم ساڵمان زیاتر پەیوەندە بە وەستانەوە بەرامبەر بە ژن کوشتن و هەروەها خۆسووتاندنی خود واتە کاتێکە ژنێک کە بێزارە بێ کە زەختێکی زۆری لەسەر بێ پەنابا بۆ خۆسووتاندن ئەمانەیە بەرامبەر ئەمانە بۆ سینەوە کۆمەڵی چالاکیشمان هەبێ هوەری مەسەلەن لەسەر مافەکانی ژنان و بە چەند شێوەیەک. هەر لەم هەفتەیەدا بوو تۆڕی 8 مارس لە سلەیمانی کۆبوونەوەیکی فراوانی بوو کە من بەشێک لە گرتە ڤیدیۆکانم بینی کە زۆر لە هەڵسوڕاوان و چالاکوانان و هونەرمەندانی تێدا بوو. ئامانجی ئەم جۆرە کۆبوونەوانە چییە و بە چی ئاراستەیەکدا ئەڕوال بەرەو 8 مارس؟ ئێمە وەکو ڕێکخراوی سەربەخۆی ژنان یەکێکین لەو ڕێکخراوانی کە پەیوەستە و پەیوەندە بە تۆڕی 8 مارس کە زیاتر لە 20 ڕێکخراوە کار و چالاکیەکان هەمووی لەو تۆڕەیە زیاتر خۆیە بینێتەوانێ و بەرنامەدا ئەندرێ بۆ هەر بۆنە و هەر ڕووداوێت کە بە پەیوەست بێ بە ژنانەوە ئێمە لەم تۆڕەوە کارەکانی خۆمان بەرجەستاکەینەوە و ئەخێنە بەردەمی خەڵک. ئەمسا ئێمە دوێنێ ڕۆژی سێشەمەواتە 24 دوو وەکو تۆڕی 8 مارس کۆبوونەوانێ و باسمان لە بەرنامەکانی 8 مارس کرد. خۆشبەختانە لەم کۆبوونەوەیە کۆمەڵێکی باش لە ژنان و پیاوانی یەکسانی خواست هەم چەندین ڕێکخراو ئامادەبوون بۆ باس لەسەر چالاکیەکان و هەم هەروەها باز لەسەر چۆنێتی ڕێگریکردن لە کوشتنی ژنان چونکە بەڕاستی لە دوای بوونی ئەم هەموو ڕێکخراوە لە دوای ئەوەی کە خەڵکێکی زۆر ئەم ڕۆکارەکە بۆ ئازادی ژنان بۆ مافەکانی ژنان بەڵام بەداخەوە لە جاتی ئەوەی کە ژن کوشتن کەم بێتەوانێ ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژتوانین بڵێن ژن کوشتن هەر لە برەودایە هەر زیاکە ئەمەش نەخوازراوە. ئێمە کە باسمان لەوە کرد کە چۆنی بین چ بەرنامەیە دانێن چی بکەین بۆ ئەوەی کە ڕێ بە ژن کوشتن بگیرێت چونکە بەڕاستی لە هەر هەرێمێکدا لە هەر شوێنێکە ئەگەر ژن ئازاد نەبێ ئەگەر ژن بۆ شێوە زۆرە سەرکوت بێ بە هیچ شێوەیە ئەو کۆمەلگایە ناشتێتە پێشەوە ڕۆژانە ئەچێتە دواوە واتە هیچ شتێک بۆ کۆ نیە لە کۆمەلگایەکە بژیت کە ژنان ئازاد بن کە ژنان سەربەخۆ بن جێدەستی کاری ژن دیار بێ بەداخەوە لەم هەرێمەیە زۆر بە پێچەوانەوەی ژن کاتێک ئازاد نییە ژن دەرەجە دووە ژن مافەکانی هەمووی پێشێ لەکرێ لە کۆمەلگایەکی پیاوسالارەی زۆر زەحمەتە و زۆر سەختە
کە بتانی ئەوەی کە خۆت ئەتەوێ بۆ ژنانی بکەی زۆر سەختە یعنی بێ بە جددی کاری لەسەر بکرێ بە جددی ئەبێ زۆرترین پیاوانی ئازادی خواست و ڕێکخراوە مەدەنیەکان بێنینە پشت خۆمان بۆی بتوانین کارەکانمان بە شێوەیەکی باش سەرخین. قسەیەکی هەر لەم بارەوە کاڵێت تەنها 8 مارس کافی نییە پێویستە ئەمانە کاری هەمە ڕۆژە بێت هەموو ڕۆژە بێت و زۆرێک لە ڕێکخراوەکان و چالاکوانان زیاتر لە 8 مارسە ئەم بابەتانە بەرجەستە دەکەنەوە دیارم لەوە تێدەکەم 8 مارس ڕۆژێکی سمبولی ئەم خەباتەیە لە پێناو یەکسانی و بەڵام باقی ڕۆژەکانی ترچی ئەهێنێت و چەندە ئەبینن کە ئەم خەباتە لە ڕۆژانی تریشدا بوونی هەیە بەجیا لە 8 مارسدا. ئێمە قەیناکەسە ڕێکخراوەکەی ئێمە تا حدێک تازەیە بەڵام هەر بەردەوام بۆ چەندین ساڵە من بیرم نایە خۆم لەکەیەکەوە کارەکەم و ینی بیر لەواکەمەوە کە مەسەلەن ژنانیش پێویستە وەکو ژنانی ئێمە ژنانی هەرێمی ئێمەش وەکو ژنانی وڵاتانی تر هیچ نەبێ شێوەیەک ئەگەر بەسی تریش بێ لە هی وڵاتان تا حدێک یعنی بتوانێ حرەکەیەکی بێ بتوانێ هێزێ بێ بتوانێ دیفاع لە مافەکانی خۆی بکاژن تۆزێ ئازاد بێ لە وڵاتەیە بەڵام ئێمە خۆشبەختانە ئێستا هەروکوتم لەگەڵ تۆڕی 8 مارس و تاوی ڕێکخراوەکانی ترکە لە مەیدانەکان کارەکەن لەسەر ئازادی ژنان و لەسەر مافەکانی ژنان ئێمەش لەگەڵ ئەوانە طبعاً ئەوە نییە بڵێن ئێمە هەر لە 8 مارسا بیر لە ژنانەکەینەوە بیر لە ئازادی مافەکانی ژنانەکەینەوە بە پێچەوانەوە ئێستا ئێمە مەسەلەن ڕۆژانە کار لەسەر مافەکانی ژنانەکەین کار لەسەر ئازادبوونی ژنانەکەین سە مەسەلەن ئەبینین لە میدیاکانەوە بە چ شێوەیە هەجوومەکرێتە سەر ژنان چەند قسەی نەشیا و بەرامبەر بە ژنانەکرێ ئیتر لەلایەن مەلایەکەوە بێ لەلایەن کەسێکی هەر کەسێکەوە بێ هەر بیر و باوەڕێکە بۆیە ئێمە پێچوانە ئێمە کاری لەسەرەکەین حتا بڕێی دادگا گرینە بەر بۆ ئەوەی کە ڕێگریان لێ بکەین بەڵام بەداخەوە ئێمە دەسەڵاتەکەی ئەم هەرێمە ئەوە نییە کە بڵێ ڕێگری ئەکا لە هەر کارەساتێ لە کوشتن بێ لە هەر شتێک بێ بەرامبەر بە ژنان کە ئەکرێ ڕێگر بێ یاوەتا یاسایەکە نیێتۆ بۆ ئەوەی کە ژنان بپارێزێ ئێمە یعنی بەڕای من ئەو خاڵی کە ئەبێ زۆر بە جددی زۆر بە باشی کاری لەسەر بکرێ و فۆکسی بخەیتە سەر ئەوەیە کە ئەبێت تۆ یاسایەک هەبێ بۆ پاراستنی ژنان بۆ 8 مارس ئەبێ ببێ بۆ ڕۆژەی بەو ڕۆژی یادی 8 مارس ببێ بۆ ڕۆژە کە تۆ هەروەکو یادێکی یادی کەیتەوە چۆن وڵاتێک ڕۆژێکی هەیە کە ئازاد بۆ یا مەسەر هەر بۆنەیەک مەسەن نەورۆزە یەکە هەر بۆنەیەکە تۆکو مەسەلەن خۆشیەک تعبیری لەکەی بەڵام ما 8 مارس ئەوە نییە من لە یەک ڕۆژە چۆن تۆ توانی دیفاع لە مافەکانی ژنان بکەی دیفاع لەوە بکەی کە مەسەلەن لە 2025 ئامارێک هەیە کە 53 ژن کوژرابێکە ئێشتا دەسەڵات لێی شاردوتەوە ئێشتا ئەو لایەنانەی کە پەیوەندیدارە بەوەی کە تۆ ئاماری ژنانێ باتێکە چەند ژن کوژراوە و مەچولە بەڵام 53 بڵێن ئەو ژمارە ژنەی کە کوژراون 53 ژنمان لەلایە بەناو بە هەموو شێوەیەک ئەم 53 هەیە خۆ تۆ چۆن نەتوانی لە یەک ڕۆژە بێ قسە لەسەر ئەمە بکەی ئەم ژنانە بۆ کوژراون چۆن مافی ئەم ژن چۆن حەقی ئەم ژنانە بسێنی چۆن ئەو کەسانە بێنی دەستگیرکردن بیرێن بە دادگا بە هەر شێوەیەک بێ بەڕویان بیتەوە کە ئەم ژنانیان ژیانی ئەم ژنانیان لە ناو بردووە ژیانیان لێسەنوونەتەوە ئەمە چۆن لە ڕۆژێکە ئاکرێ بۆیە لەم ڕۆژی 8 مارس یادی ڕۆژی جیهانی ژنانە نەک کار لەسەر مافەکانی بکەیت ئەوە ئەو ڕۆژانەی ترێکە تۆ لە دوای 8 مارسە و تا چی تا 8 مارسێکی تر چی ئەەکەیت و چی و کردووە بۆ ژنان چۆن بەرە ڕووی دەسەڵات و بەرە ڕووی کۆمەلگایەکی دواکەوتوو ئەبیتەوە کە ژن تایە سفرە یعنی نا دەرەجە دویت یعنی تۆ لە دوای پیاوەوەی یعنی پیاو ئەگەر دەرەجەیەک بێت تۆ لە دوای ئەوەوە ئەبێ بۆستی ئەگەر
یەک پیاوشایەتی باتەوە بێ بە دوژن ببێ بە شایەتی یعنی بە دوژن یەک کەسە کەەوە چەند زەحمەتە کە تۆ خۆ چەند بەکەمە بینی لێرەیە لەبەرەوە ئێمە زۆر شتی تر هەیە کە ئەبێ کاری لەسەر بکەین ئەبێ ئێمە لەسەر داواکانی خۆمان لەبەرەوەی مافەکانمان بەڕاستی زۆر ڕەوایە ئەبێ بە بەجددی کاری لەسەر بکرێ. پەیامی ناغەدە عوسمان لە 8 مارسی ئەم ساڵدا چییە وەک دوا پرسیار؟ من ئەڵێم بەداخەوە ئێمە لە کاتێکە کە ئەچینە شوێنێک یا کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بێ لەسەر ژنان یان مەسەلەن داواکاری من ئەوە دوێنێ کە زۆر پێداگری کرا لەسەری و چەند کەسێکی شەسا ئەم قسەیە کرد بەڕاستی ئەم پەیامەیە ئێمە لەمەولا من لێرەوە ئەمە ئەڵێم ئەو پەیامەی هاوڕێکانم هاوسۆزەکانم کە لەگەڵ مافی ژنانە ئەڵێم بەرەو ڕووی کۆمەلگا ئەو ڕۆژی ئەگەر ژنێک کوژرا ئەگەر ژنێک ژیانیان لێ سەنەوانێ و ئێمە ئاگادار بووین وەکو ڕێکخرا و وەکو ژنان ئەبێ هەر هەمومان بڕژێنە سەر جادەکان دیفاع لەو ژنە بکەین دیفاع لە ژیانی ژنەکانی تر بکەین کە بەم شێوەیە ژیانیان لێ نەسەنرێتەوە ئیتر بەس بێ بۆ ژن کوشتن ئیتر ئەبێ ئێمە هەروەکو وتم نەوەستین نەڵێن ئەوە ئەم ژنە کوژرا چاوەڕوانکەین بکوژەکەی بدۆزرێتەوە لە دادگای کاری بۆ بکرێ بەڵکو ئەبێ ڕێگای سەرجادە بگرین ئەبێ بچینە ناو خەڵکەوە ئەبێ هەروەکوتم زۆرترین خەڵک بێنینە پشت بزوتنەوەی ئازادی ژنان یعنی ئەبێ ئێمە بەڕاستی بەجددی ئەم جارەکاری لەسەر بکەین ئەبێ لە ساڵی 2026 ڕێڕەوی سیاسەتی خۆمان بۆ مافەکانی ژنان بگۆڕین هەروەکو ساڵان نەبێ ژنێگە کوژرێ بڵین ئەوەی رێ بە دادگا ئێمە مەلامە سەر لە دوای ئەوەی کە تەشیرێکی زۆری بە ژنان کرد بە ژنانی ڕۆژ ئاوا کرد بە سەر جەم ژنان ئێمە هەستانیامان بە دادگا بەڵام کوا جوابی دادگا کەی جوابمانەیەنەوە ئەو ژنانەی کە کوژراون کەیسەکانیان لە دادگایە کوا جوابەکانیان کەی ئەمانە دەرئەکەون کەی ڕۆژێ لە ڕۆژان پیاوێک کە ژنێگە کوژێ هەر کەسێکە کەی ئەهێنرێتە بەردەمی میدیایەک و کۆمەڵێک کە سیژدانیشێ بزانی سەبەبی کوشتنی ژنان لای ئەم کەسە بۆ چیە و چی ئەگەیەنێ بۆ ئەم کەسە ئەگاتە ئەوەی خۆ ئەم کەسە خۆشت نییە بێوێ خەڵک کوژێ ئەوە کۆمەلگاکەیەکە پشتگیریەکە و کە هانی ئەیا ژنێک کوژێ کە منەڵێم کۆمەلگا مەبەستم سیاسەتی دەسەڵاتەکەیە سیاسەتی شەرعەکەیە بە هەر شێوەیەکە کە ڕێگە ئەدرێ بە ژن کوشتن من ئەمە ئەڵێم ئەبێ کەسێک کە ژنێگە کوژێ بیهێنی بزانی ئەم کەسە بۆ ژنێگە کوژێ سەرچاوە لە چێوە ئەگرێ بۆ ئەم کەسە ئەگاتە ئەو نوقتەیە کە ژیانی کەسێک بێ ژیان لە کەسێک بسەنێتەوانێ بەڕاستی ئێمە تا ئێستا ئەمەمان نەدیوە ئەم هەموو کەناڵە هەیە بەداخەوە کەناڵێک نییە جارێک ژن کوژێک بێنێت مقابلەی بکە بزانی ئەم پیاوە ئەم ژنە بۆ ئەکوژێ. ناغەدە عوسمان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. عزیزان وچانێکی بچووک و پاشان سەبارەت بە هاوپەیمانی 5 لایەنی کوردستانی ئێران بەرنامان دەبێت و لە گەڵمان بمێنەوە. مەڵەبینەرانی ئازیز لە سەروبەندی ئەوەی کە هێرش دەکرێت و بۆ سەر ئێرانیان لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە هێرشی سەربازی دەکرێت لێی دەیرێت 5 لایەن لە حیزبەکانی کوردستانی ئێران لە کە بریتیە بوون لە حیزبی دیموکرات پەژاک پارتی ئازادی خەبات لەگەڵ یەکێک لە کۆمەڵەکان هاوپەیمانیەکیان ڕاگەیان. ئێستاش لە حیزبی حکمەتی خەتی ڕسمی بەرپرسی دەفتەری کوردستانی
محەممەدی ڕاستیمان لە گەڵدایە بۆ وەرگرتنی لێدوانێک لەمبارەوە. محەممەدی ڕاستی ئێوە باش و سپاسکەم جارش داوەتی ئێمەت قبول کرد. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤ زۆر سپاس بۆ ئەم کاتت ئێوەشێ لە خۆتان پرسمەوەی کە ئێستا باسم کرد هاوپەیمانی ئەم پێنج لایەنە لەم دۆخەدا چی ئەگەیەنێت و تێڕوانینی ئێوە لەم بارەوە لە سەریان چییە؟ ئەم پێنج خۆیان کە باسییان کردووە ئەڵێن ئێمە بۆ لە ڕیشەکێشانی جمهوری ئیسلامی سەرنگونی جمهوری ئیسلامی و بۆ ئەوە کە ئیتر زۆڵم و زۆری جمهوری ئیسلامی نەمێنێ ئێمە ئەم ئەتلافمانە دروست کردووە. بەڵام واقعیەت ئەوەستا ئەم پێنجەرەیانە کە یەکێکیان ئەکرێ پێی بڵێ حزبی دموکرات ئەجینا باقیەکەیان وەکو حزب نەبوون و نین جەرەیاناتێکن کە ئەساسەن پایگایکی ناو خەڵکو و لەناو کۆمەڵگای کوردستان و ئەوانیانە نەبووە ئیسەیش نیانە. حزبی دموکرات دیارە حزبێکی 80 ساڵە و باسابقە ئەوانەیە، بەڵام ئەویش ئیمڕۆ کەوتووەسە ئەم ناو ئەم هەیئەتۆ ئەم ئەتلافۆ لەگەڵ ئەوانە خۆی هەواهەنگ کردووە کە کەوتووەتە شوێنیان. مەسەلەی ئەساسیەکەیش بۆ ئەوە هەڵەگەڕێتەوە کە ئیمڕۆ خاوەرمیانە وەزعیەتێکی یەکجار تایبەتی هەیە و بە تایبەت ئێران زۆر تایبەتی ترە. فەزای شەڕ و گرانی و نەبوونی و بوونی ئەم کەشیێزە بەلاحانەی ئیمریکا لە دەوروبەر و لە نزیکی ئێرانە و هەڕەشەی کردنیان کە ئیتر خەڵک تەواو یاس بوون بە دەست هەڕەشە و گوڕەشەوە. ئەو وەزعیەتێکی وایان فەرامهێناوە کە ئیسراحەتیان لە خەڵک هەڵگرتووە. سایەی ڕەشی شەڕ بەسەر ئێرانۆ ها لە هاتوو چووە و خەڵک زۆر وەزعیەتێکی قەلەق و ناهەمواریان هەیە. خۆتان نەزانن لە ئەم مانگی ڕابردووە بەقەول و قەرارهایەک وە ئیمریکا و ڕەزا پەهلەوی و ئیسرائیل دایان خەڵکێکی زۆریان هێنا سەر جادە بۆ جەشنگرتنی تیاچوونی جمهوری ئیسلامی، بەڵام ئەو هەموو خەڵکیانەدا بە کوشتا و هەر هەموو قسەکانیان چ ڕەزا پەهلەوتی 50,000 نەفەر مجاهدم لەگەڵە و چە ترامپ وتی هاین لەگەڵتانە و ئەوا گەیشتین و چە موساد و نەتەنیاهو وتیان ئەوە ئێمە لە جادەکانە هاین لە پاڵدەستانە. هیچ کامێکیان حزوری واقعیان نەبوو کە ئەگەریش نازەیەک نفوزیان بوو بێ و کەسانێکیان بوو بێ ئەوانیش زۆرێک لە خەڵکیان کوشت، هەر بۆ ئەوە کە ترامپ وتبووی ئەگەر تعدادی کوژراوەکان زۆر بێ و ئەگەر چی بێ و چی بێ ئێمە دەخاڵەتەکەین ئەم ئارەزوایانە گەرەک بوو بەم جۆرە بێنەتی. ئەم پێنجەرەیانە سیاسیشە لە کوردستانە کە باسم کرد ناکرێ ناوی حزبی سیاسیان لێ بنێ، چونکە هەر یەکی بە جۆرێک لە جەرەیانهایەکی تر جیابوونەسۆ. مەسەڵەن بۆ نمونە پژات تا ئیستا لەگەڵ جمهوری ئیسلامی بووە بە بۆنەی پێکاکا و ارتباتی پێکاکا لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ جمهوری ئیسلامی بووە. ئیسا ئەزانێ شانسی مانی جمهوری ئیسلامی کەم بووە وە جمهوری ئیسلامی پێکاکا و پژاتی دانابوو بۆ وەلاخستنی ئەم حیزبانەوە لە کوردستانە بەرعەلەی جمهوری ئیسلامی شەڕەکەن. ئیمڕۆ بینێ جمهوری ئیسلامی کارێ وای پێ ناکرێ هاتوون و لەگەڵ ئەم ئەتلافا کە بەلەواتریش لەگەڵ ئەتلافتا هایەکی ترا خۆیان ڕێخسۆ و لەگەڵ یانابوو. بەڵام ئەوان تریشیان مەسەلەن حسەینی یەزدان پەنا کەسێکە وا بە بودجەی ئیسرائیل و حکوومەتی هەرێم لە تەریق بەرزانیەکانەوە تامینە بێ و ئوردوگای بۆ دانراوە هەموو شتێکی بەڕێوە ئەچێت. خەبات حزبێکی ئیسلامیە کە ئەسڵ ڕەتی نییە بە سکولاریزم و ئەوانۆ کۆمەڵی زەحمەتکێشان سازمانێکە کە لە ئینشعاباتی
جۆرا و جۆری کۆمەڵەکان جیابوونەسۆ ئیمڕۆ عاقبەت خۆی هەڵواسیوە بەم جەمعا و بە جۆرێک کە ناوی بێت و ئەوانیش بتوانن لە کۆمەلگای کوردستانە بە جۆرێک تەرەفدار پێیاکەن. ئەمێنێتۆ سەر حزب دموکرات کە بەلەوە عەرضم کردی ئەو حزبێکی سیاسیە وەڵێ ئەوانیش بە بۆنەی قسەی مشەخەسی خۆی مستەفای هیجریەوە کە خەڵک ئیتر هیلاک بوون کە خەڵک ئیتر پێیان ناکرێ تەزاهوراتمان کرد کوشتمانیان زیندان چوین ئەمما ئەحسابمان کرد ئەم حکوومەتە بە ئێمە ناڕوخێ مەگەر حکوومەتێکی خارجی وەکو ئیمریکا وەکو ئیسرائیل بێت بە دەنگمان ئەم ئێتلافیشە لە ڕابطە لەگەڵ ئەم خواستانەی خۆیانە ئەم جەریانانە کە داوایان کردوە لە ئیمریکا و ئیسرائیل بێن بە دەمیانۆ تشکیل بووە ئەنەهوو ئیمریکا بێت و بەهێزی هەوایی فەزایی ئەم نیروانەوە هێناوێتە دەوروبەر ئێران بەوانە با لە ئێران و ئێران زەعیف بێت و ئەمانیش وەکو نیروی پیادەی ئیسرائیل کەسانێکە بە کرێ گیراون تفەنگیان پێدراوە پارەیان هەیە و پارەیان پێدراوە ئەگینەخۆ ئەمانە پارەیان لەکوێ بوو ئیمکاناتیان لەکوێ بوو خەڵک خۆی ئیمڕۆ لەم وەزعیەتە اقتصادیە زۆر نالەبارە نانی نێبیخوا لەکوێ بوو پارە با بە ئەمان کە ئەمان بڕۆن و شەڕی پێ بکەن ئەمن لەلایەک و وەزعیەت ئەمان لەلایەکی شۆ ئەو وەزعیەتە زۆر نالەبارە کە بەسەر جامعی ئێرانە داسەپیوە گرانی و نەبوونی و بێحقوقی و بێکاری و برسیەتی و فەقر و فەلاکەت و فەزای شەڕش بەسەر گشتیا وەزعیەتێکی وای فەرامهێناوە ئەمانی خصوصە موقعیەتێکۆ کە چونکە خۆیان بەیانیەکەن ئەیڵێن کە ئیتر خەڵکیی پێ ناکرێ خۆیان چونکە هیچیان پێ ناکرێت تەمەنایانەوەسە کە ئەم وڵاتانە بێن و دەخاڵەتکەن و ئێران بکەن بە وێرانە و ئەمانیش ببن بە نیروی پیادە نظامی ئەم وەزعیەت. بەڵام سەرنجامە بۆ کۆمەڵگەی کوردستان ئەکرێ دەستکەوتێکی هەبێت کە ئەگەر بێت و بۆ نمونە کۆماری ئیسلامی لە دەسەڵاتدا نەما ئەم لانانە لە برێ کە بەرامبەرێک بۆستنەوە و تفەنگ لە بەرامبەرێک ڕاکێشن ئێستا لانی کەم ئیتلافێکیان پێکهێناوە و بە ڕێکەوتنی نێوان خۆیان ئیدامەی بدەن. بەڵێ من ئێمەش زۆرمان پێ باشە ئێتلاف هاوکاریکردن بە یەکۆ وەرەقەیەک ئیمزاکردن لەسەر خەڵهایەکی مشەخەص بۆ ڕزگاری خەڵک بۆ دابینکردنی ئازادی بۆ دابینکردنی بەرابەری بۆ دابینکردنی حدە ئەقل ئەوە کە ئەم محاسرەی ئەقتصادیە نەمێنێ ئەم حکوومەتە جەنایەتکارە ئیتر لەمە زیاتر خەڵک نەکوژێت و نەگرێ ئەمە زۆر بەڕێزە ئەمە زۆر جێگەی احترامە فرەکە سر کردویانە ئیسا عەلیزادە هاتووە سەدەڕێژە چونکە ئەمان پشتیان بە دەخاڵەتی ئەم وڵاتانەوە بەسووە من نیم لەگە یەکێ لە خاڵەکانی ئەوسە جمهوری خواهان بۆ خۆیان نازانم 40-50 حزب و سازمان و گروه و شخصیت کۆبوونەسۆ ئێتلافیان کردووە لەسەر ئەوە نابێ هێزی نظامی خارجی لە ئێرانە دەخاڵەتکە ئەمانە جێگەی ڕێزن ئەمە باشە هەرچەند جمهوری خایشەوە من زەوی تا ئاسمان لەگەڵ یا اختلاف مایوەدە کارەکەیان کارێک دروسە بەڵام ئەمان بەچی گەرەکیانە جمهوری ئیسلامی سەرنگونکەن مشکڵەکە حالەویا بە ندای بەیانێک وە نەتەنیاهوو بارها و بارها تکراری کردوەسۆ ئێوە متحد نین ئێوە یەکتان نەگرووە ئێوە خۆتان ڕێنەخستووە ئەمان چون بەدەم ئەم بەیانەی نەتەنیاهوو کە خۆیان یەکخەن ئەوان بێن حاڵەت کە وەزعیەت ئێرانە جا بۆیە خەتەرناکە بۆیە شێ خەڵکی کوردستان زۆر هوشیار بن ئیمریکا و ئیسرائیل ڕوویان کردووەسە هەرکوێ کردویانە بە وێرانە باشترین وەزعیەتێ بووە ئێمە ئەتوانین وەکو نمونە لە دەخاڵەتی ئیمریکا ناوی بین نمونەی عێراقە خۆ ئێوە خۆتان خاسەزان ئەو وەزعیەت عێراقە چەنێ بێ سەرەوبەرەی چەنێ بێ قانونی چەندێک مانەوە بۆ ئەوە مەجلیسێک تشکیل بدرێت و پارلمانێک ببێ لە کوردستانە چەندێ ئەم خەڵکە ئەشێ چاوەڕوان ئەوە کام مەعاشی بۆ بێ چەندێ لافاو خەڵک ببات ماڵ ببات جادە وێرانکان لەبەر ئەوە هیچ قانونێک هیچ بەرنامەیەک هیچ سیاسەتێک نییە بۆ ئەو خەڵکە ئەگەر ئەمە ئێتلاف بۆ ئەمانەسە کە جەماعەتێک تازە ئێران لەگەڵ عێراق زۆر فەرق نابێت
حتا زۆر باشترە بێت چونکە ئەلان بە شایدی خۆتان مجاهدین خۆی وتوێتی لە تارانچیان کردوە خەنە فەریان کوژیاوە بە شایدی خۆتان سەڵتەنە تەڵەب سپای جاویدانی هەیە گاردی جاویدانی هەیە لەلایەکۆ خەریکە بێت ئەحواز هەیە لە جنوبە جەیش العەدل هەیە لە منتەقەی عەرەب نشینە ئەم جەماعەتە هەن لێرە غەیرەت ئەمانە ئەنواع و ئەشکاڵی دەسەجاتی تر هەیە غەیرەت گشت ئەمانە هێزهایەک وەهانە ناو جمهوری ئیسلامیە خۆوە نەبێ ئەوانش گشتیان یەک دەست بن و هەر هەمووی ئەگەر جمهوری ئیسلامی بێژین ڕووخا کە ڕووخان نابێ فروپاشی ئێرانە بێ کە ئێران لە یەک هەڵ ئەبچڕێ چۆن عێراق شیرازەی لە یەک هەڵ بچڕا و هەر بەردێکەوتە دۆڵێ ئێرانیش وای بەسەریێ ئەبێ بە شەڕ ئەبێ بە خوێنڕشتن ئەبێ بە ئەوە کە هیچ کەس دەست لە براو لە کەسوکار و لە دەوروبەر خۆی ناپارێزێ بۆ دەسەڵاتدارەتی خۆی ئەمانیش ئەلبەت بە پێی ئەو خواستانەوە خۆیان بەلەواتر داوایان کردوە لە ئەمریکا و ئیسرائیل و ئێمە حاضرین و نیر و پیادەی لە ئێمە و ئێوە بۆمبارانیکەن حتمما ئەوانیش پول زۆرە خەنە اختیاریان حتمما ئیمکانات و ئەسلحەیان پێ ئەدەن و ئەو جا بێت ماشە ئەو کۆمەڵگاکە چی بەسەر بێت ئەمان فقط کار و وەزیفەیانەوەسە پول ئەم حزبانە و ئەحزابی کورلەن ناسیۆنالیستی کە ئەمانە ناسیۆنالیستیش نین ئەمانە باندن کە حزبی دموکراتیشیسە باند نییە وەرە ئیسا شوتە لای ئەوە حزبی ناسیۆنالیستی نین وەگەیتەی پارتیجا بێ دیار ئەوە باند بیت و هەر کەس پوڵی زیاترت پێبا بڕۆیتە سەر ئەوە وەکو سپای ئازادی سووریە ئەرتەشی ئازادی سووریە وەکو ئەو نیروانەی تروا خۆتەزانی لە سووریا بوون لە عێراقا بوون بۆ نەسر و چێ و چێ ئەو حساباتە لە ئێرانە زۆر زۆر قوڵترە بێ زۆر زۆر خەتەرناکترە بێ و ئەوەیە بۆیە ئێمە قسەمان ئەوەسە کە ئەشێ خەڵک لەمانە فاصلە بگرن ئەبێ ئەمانە لە ناو خۆیانە ڕسوا بکەن ڕێ نەدەن بەوە هیچ کەس پێشمەرگە نییە ئەمە مزدورە ئەمە بەکرێگیراویە ئەمە نایەوێ ئەگەر پێشمەرگە بووایە ئەگەر هێزی خزمەتکار بە خەڵکوایە لە هەڵدەست خەڵکە ئەبوو لە ڕەدیف خەڵکە ئەبوو پەیامی نەئەدا ئیمریکا بێت دەخاڵەت کات و بێت سەرکوب کات و بێت بۆمباران ئەمە لە کۆتاییدا پەیامی ئێوە ڕووبە خەڵکی کوردستانی ئێران ببیستم لە پەیوەند بەم جۆرە ئیتلاف و هەوپەیمانیانە و بەتایبەتی لەم دۆخەی ئێستاە کە هێشتا ئەگەری لێدان و حەملەی ئەمریکا و ئیسرائیل بە ئێران بە خۆتی خۆی باقیە ئێمە پەیاممان زۆر ڕۆشنە هەرو پەیامەسەوە کرێکارانی شرکەتی ئۆتۆبوسڕانی معلمانی سەراسەر تەشەکولهای معلمانی سەراسەری ئێران کرێکاران لە کارخانەکانە دانیشتویان لە سەراسەر دانشگاکان ئێران پەرستاران بازنشستەکان تەواوی ئەو چین و توێژ و ئەقشارە مختلفەوە تا ئیسا بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و بۆ دامەرزاندنی ژیانێکی ئینسانی هەوڵیان داوە تەکیەکردن ئێمە ئەساسەن لەسەر ئەم بەشانەتە خەڵک هیوای ئومیدی هەر ئەشێ بەم نەوە لە مبارزە و لە ئەترازۆ ببەسێتۆ کە تا بەر لە هەژدەهەم نەک دوای هەژدەهەم و نۆزدەهەم بەر لە هەژدەهەم ئەو ئەترازاتە ئەو بەیانیانە ئەو قەتنامانە کە هەر هەمووی پڕیەتی لە خواستهای ئینسانی ئازادی خوازانە بەرابەری تەڵەبانە داواکردنی ئەمنیەت داواکردنی بیمەی بێکاری داواکردنی مەدرسە بەخۆڕایی داواکردنی جادەوبان داواکردنی زۆر خاستایەکی ئینسانی من ئەتوانم یەک لایەحە هەر لەوانەوە ئەوان خۆیان لە بەیانیەکەیانە منعکسیان کردوەسۆ ئەرز ئێوە و بینەرانی بکەم ئێمە هەر لەسەر ئەمە ئەڕۆین ئەو پەر تەلاشمان ئەشێ بکەین بۆ ڕسواکردن بۆ حاشێیکردن بۆ دەخاڵەت نەکردن ئەم جەرەیانە و هیچ دەوڵەتێکی خارجی لە ناو مبارزاتی خەڵکی ئێرانە مطمئنین ئێمە لێمان ڕۆشنە ئەم ئەحزاب و جەرەیاناتە و دەوڵەتی خارجی ئیمریکا ئیسرائیل و هەر دەوڵەتێکی تر
ئەبێ بە باعیسی مانع دروستکردن لە پێشڕەفتی مبارزەی تەبەقاتی اجتماعی ئینسانی لە جامعی ئێرانە بۆیە ئەشێ بە هەرچێ هێزمانەوە لە مقابل ئەم هێزانەوە و غیرە سەناریۆی ڕەش و غیرەت نابودی کۆمەلگا و خوێنڕشتن نەبێت هیچ شتێتر نییە لە دەستوریانە ئەبێ هەر هەمووان گوێستی. محەممەدی ڕاستی بەرپرسی دەفتەری کوردستانی حیزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. منی زۆر مەمنونم دەستان خۆش بێ بۆ کاتە بکەون هەرویشی زۆر سپاس. ئازیزان هەر بەم شێوە شاتینە بەرنامە کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.